با تۆمارکردنی هاتریک لایەنەی گرانادا لیۆنێل میسی برنەوەی بەخشیە یانی بەرشەلۆنە و بووە بە گۆڵکاری مێژووی ئەو یانەیە لە سەرجەم پاڵەوانەتیەکاندا لە چوارچێوە یاریەکانی یەفتی 29 خولیانەکانی ئیسپانیا یانی بەرشەلۆنە لە نیوەرگەی کامن و میوانداری گرانادای کرد. لە تایمی یەکەم داریزانانی بەرشەلۆنە ئاسێکی بەرزان پێشکەش کرد و دوو گۆڵیان لە ڕێگەی چاڤی هێرناندەز و لیۆنێل میسیەوە لە خولەکەکانی 4 و 7 تۆمار کرد و تایمی یەکەم بۆ ئەنجامە کۆتای هات. لە تایمی دووەمدا و لە خولەکی 55 دانیێل گۆنزالێز بینیتس گۆڵێکی بۆ گرانادا تۆمار کرد و جیاوازەکەی کەم کردەوە. لە خولەکی 62 دا گێرمی سێکوێران جامەکەی بوانی میوان یەکسان کردەوە و دوای 5 خولەک لەو گۆڵەش میسی گۆڵی دووەمی خۆی و سێمی بەرشەلۆنەی تۆمار کرد. لە خولەکی 82 دا کریستیان تیلۆ گۆڵی چوارەمی بەرشەلۆنەی تۆمار کرد و لە خولەکی 86 دا جارێکی تر میسی تۆڕی گۆڵی گرانادای هەژاند و گۆڵی سێمی خۆی و پێنجەمی یانەکەی تۆمار کرد. لە خولەکی 89 دا گێرمی سێکوێرا بە لێدانی سزا گۆڵی دووەمی خۆی و سێمی گرانادای تۆمار کرد و یاریەکەش بە 5 گۆڵ بەرامبەر بە 3 گۆڵ بە سوودی بەرشەلۆنە کۆتایی هات. بە تۆمارکردنی 3 گۆڵ لەو یاریەشدا میسی ژمارەیەکی پێوانی نوێی تۆمار کرد و پێش 30 ڕۆدریگێز کەوت و بووە باشترین گۆڵکاری مێژووی بلوگرانە لە سەرجەم پاڵەوانەتیەکاندا.